that a zone of deadly radiation is being released from the damaged plant. ڕووداوی تەقینەوەی وێزگەی ئەتۆمی چێرنۆبل کە بەرەبەیانی 26 نیسانی ساڵی 1986 لە وڵاتی ئۆکرانیای سەربەیەکێتی سۆڤێتی پێشوو ڕوویدا بە گەورەترین ڕووداوی ئەتۆمی کە جیهان بەخۆیەوە بینی ئەژمار دەکرێت. نەتەوە یەکگرتوەکان ژمارەی کوژراوانی ڕووداوەکەی بە 4000 کەس مەزەن دەکرد، بەڵام دەسەڵاتدارانی ئۆکرانیا بە نزیکەی 8000 کەس مەزەندەیان کردبوو. تەقینەوەکەی چێرنۆبل زۆر شتی لە جۆگرافیای ئەو ناوچەیەدا گۆڕی و کاریگەری خراپی لەسەر مرۆڤ و زیندەوەر و ژینگە و ڕۆکەکانی ئەو ناوچەیە دروست کرد. بەڵام حکوومەتی سۆڤێتی ئەو کاتە بە هەموو شێوەیەک ئەو مەترسیانی دەشاردە و پەردەپۆشی دەکردن. خراپیەکێک لە سیستەمەکانی کارپێکردنی ئامێرەکانی سەلامەتی لە کورە ئەتۆمیەکانی وێزگەکە لەگەڵ کەمی شارەزایی ئەو ئەندازیارانەی کە لەو کاتەدا لە وێزگەکە کاریان دەکرد هۆکاری تەقینەوە ئەتۆمیەکەی وێزگەی چێرنۆبل بوو. بەپێی راپۆرتێکی نەتەوە یەکگرتوەکانیش هێشتا ساڵانە خەڵکێکی زۆر بە هۆکاری تەقینەوەکە دەمرن و گۆڕانکاریش لە شێوەی ڕوخسار و شێوازی ژیانیاندا ڕوویداوە. هەروە سەدان هەزار کەس بە پلەی جیاواز ئەو مادە تشکدارە ئەتۆمیانەیان بەرکەوتووە کە دواتر دووچاری نەخۆشیەکانی شێرپەنجە و دڵ و دەمار و گورچیلە و نەخۆشی دەرونی و گرفتی مێشک و دڵەڕاوکێ و شێواوی جەسەیی بوون. سەرەڕای ئەوەی زیاتر لە 200,000 کەس ماڵ و حاڵی خۆیان جێهێشت و هەردوو شاری چێرنۆبل و برابید لە ئۆکرانیاش بوونە چۆڵەوانی. دزەکردنی مادە تشکدارەکان هەورێکی لە ئاسمانی ئەوروپا دروست کرد کە بەوتەی زانایان کاریگەریەکەی لانی کەم هێندەی 200 بۆمبی ئەتۆمی دەبوو کە لە جەنگی جیهانی دووەمدا بە شاری هیرۆشیما لە ژاپۆنەوە نرا. جگە لەو زیانانی بەر ئۆکرانیا کەوت بووە پیسبوونی ئاوهەوای بەشێک لە کیشوەری ئەوروپا بە مادەی تشکدار کە ئەوانش بیلاڕووسیا و رووسیا و ئەڵمانیا و سوید بوون و بۆ ماوەیەک بارانی یۆد و سیزیۆنتیایاندا باری. لە مانگی ئازاری ساڵی 2011دا بەشێک لە کورە ئەتۆمیەکانی فۆکۆشیما لە ژاپۆن بەهۆی ڕوودانی بوومەلەرزێکی بەهێزەوە زیانی بەرکەوت و ئەوە ژوای لە زۆربەی وڵاتانی جیهان کرد کە خاوەنی وێزگەی ئەتۆمین کۆمەڵێک ڕێوشوێن بۆ ڕێگرتن لە مەترسی ئەو کورە ئەتۆمیانەی هەیانە بیگرنەبەر. ئەگەرچی 29 ساڵ بەسەر ڕووداوەکەدا تێپەڕ بووە، بەڵام هێشتا ساڵانە ژمارەیەک هاوڵاتی کە تا ئێستا ئاساواری تیشکە ئەتۆمیەکانی تەقینەوەکەیان بەجەستەیانەوە ماوەتەوە گیان لە دەست دەدەن و بەوتەی زانایان کاریگەریەکانی بۆنەوەکانی دوای خۆشیان دەگوازرێنەوە. کاروان شێخ موحسین NRT